بەڵێ پشتیوان سڵاوت لێ بێەوەم کاتەوە باش من ئێستا لە بانکی چەرمۆم هەڵبەتە کاتژمێر پێنج تێپەڕیوە لێرە کارمەندان و بەڕێوبەر و ستافی نێو بانک لێرە بە بەرداوام مامنێتەوە و هاوڵاتیان ئەوانەی کە چەکی بانکیان وەرگتووە دێن بۆ ئێرە و ئەو بڕەپارەی کە بۆیان دیاریکراوە لێرە وەرگن کەواتە پرۆسەکە لێرە نێو بانکی چەرموو بەردەوامیە بامان شێوە لەو شوێنەی کە هۆڵی سالار فەقەیە لێش بامان شێوە لیژنەکە بە بەردەوامی چەکی هاوڵاتیان بەڕێو دەکەن و پرۆسەکە بەردەوامیە ئەمە لەلایەک پشتیوان دوو بابەت لەلام زۆر گرنگە کە باسی بکەم ئەویش ئەوەیەکە وەکو تو ئاماژت پێکرد 1 ملیار دینار خراوەتە سەر حسابەکە بە پێی حسابکاریی کە من بۆم کردووە کە ئێستا 13 ملیار و 90 میلیۆن دینار لە نێو بانکەکە وجودیە هەر بۆیە پێش ئەوەی داخلی لایڤەکە بم لەگەڵ وتەبێژی ئەو کۆمیسیۆنەیە قسەم کرد وریا عەبدولخالق پێی وتم کە ئەوان بابەتێکیان ئامادە کرد و ئەیانەوێت کۆبوونەوەی لەسەرکەن واتە لە هەوڵان بۆ ئەوەی ئەو کەسانەی کە لە 500,000 دینار کەمتریان لە وەرگتووە بکرێ بە 500,000 و بەرەوسەرەوە واتە بۆی زیاتر ڕوون بێ لە بەرچاوتان ئەو کەسانی کە لە 500,000 کەمتریان وەرنەگرێت بۆ 200,000 300,000 وتی ئێمە لە هەوڵین کە کۆبوونەوەیەک ئەنجام بدەین و قەراری ئەوە بدەین کە ئەم بڕەپارێ زیاد بکرێت لە 500 و بەسەرەوە بەسەریانە دابش بکرێت و هەڵبەتە ئەمەش پەیوەندی بەوەیە کە ئەمڕۆ 1 ملیار دیناری تر خراوەتە سەر حسابەکە پشتیوان پرۆسەکە بە شێوەیەکی ئەمن و ئارام لێرە لە قەزای چەمچەماڵ بەڕێوە دەچێت هاوڵاتیان پەیتا دێن بۆ بانکی چەرموو وەستی ڤاوچەری خۆیان ناوەتە چەکە بانکیەکانیان پێ لێرە لەبەر دەرگا چەک دەکرێنەوە و دواتر ئەبێ کاتی نیشتیمانیان پێ بێ و دێن لێرە پارەی خۆیان وەردەگرن و من ئەمێ ینی باس دە یەک شتی تریش بکەم کە ئەمڕۆ بیرم چوو باسی بکەم ئەوەیەکە هێزەکانی ئاسایش بە بەردەوامی ئەمڕۆ لە هەردوو شوێنەکە بە بەردەوامی کاری هاوڵاتیانیان ڕێخستووە هاوکاری خەڵکیان کردو بە بەردەوامی لەگەڵ خەڵکابوونە ئەمەش بابەتێکی تر بویستم باسی بکەم پرۆسەی قەرەبووکردنەوەکە هەر ئەمڕۆ نیە سبەی نوێژ بەردەوام دەبێت قەزای چەمچەمە ناو قەزای چەمچەمە ئەوەی کە ما بێت تەواو دەکرێت و دواتر ناحەکانی دەوروبەری وەکو شۆڕش و قادرکەرمەکان و پیرادیەکان و تەکیەش تەواو دەکرێت و دواتر هەر پێش سەری ساڵ واتە لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆبوونەوەیەک دەکەن لەگەڵ ئەتا قسەم کرد کە قۆناغی دووەم دەست پێ دەکات ئەوش قۆناغی قەرەبووکردنەوەی ئەو کەسانەیە کە ئۆتۆمبیلەکانیان زیانیان بەرکەوتووە لە لافاوەکەی هەفتەی ڕابردووی قەزای چەمچەماڵ لێرە ئەمەندە زانیاری لەلای منە ئەگە پرسیارێکی شتێ بەدڵ نایە وردەکاری دیکەم لەلایەن